ئێوە شایانی باشترینن. ئێرە شوێنی ئێوە. لە زانکۆی نێودوڵەتی تیشک سلێمانی ئاستی بەرزی خوێندن تەنها سەرەتایە. لێرە مامۆستایانی پسپۆڕ و ناودار ڕێنماییتان دەکەن. تاقیگە پێشکەوتوەکانمان دەرگای داهێنان دەکەنەوە. لە 11 بەشی جیاوازدا هەریەکەیان لە ئاستی نێودوڵەتیدا ئێوە فێری ئەو زانست و کارەمەیانە دەبن کە جیهان پێویستیت. پرۆگرام ئەکادیمیەکانمان بە هاوکاری زانکۆ بنەماڵەکانی جیهان داڕێژراون بۆیە دڵنیابن کە باشترین خوێندن وەردەگرن. ژیانی زانکۆمان پڕ لە چالاکی و دەرفەت لە کۆنفرانسە نێودوڵەتیەکانەوە بۆ خولیپیشیەکان، لایەنە زانستیەکانەوە بۆ تیمۆرزشیەکان، هەر بوارێک حەزی لێ دەکەن لێرە دەیدۆزنەوە. ئێوە لێرە تەنها ناخوێنن، بەڵکو گەشە دەکەن و دەدرەوشێنەوە. زانکۆی نێودوڵەتی تیشک سلێمانی داهاتوو لێرەیە.